دیسان عەرەبی هاوردا واز لە جوتیارانی کورد ناهێنن. ئەم جارەیان لە سنووری خورماتوە دەیانەوێت لە ڕێگەی نووسراوێکی پارێزگاری سەلاحەددین زەوی جوتیارانی کورد دەست بەسەردا بگرن. ئەمڕۆ لە هەڵەبجە جارێکی تر گردبوونەوەی ئەو کەسانە هەبوو کە دەرچوون و دانەمەزراون. ناڕەزاییان هەیە ئەڵێن 52 کەس دامەزراون بەدڵی ئەوان نییە. سڵاوتان لێبێت. بەشێک لەو عەرەبە هاوردانەی لە سنووری قەزای خورماتوو ئەژین واز لە جوتیارانی کورد ناهێن و ئەیانەوێ بە زۆر و زۆرداری بەڵگەنامەی دەست بەرداربوون لە زەویەکانیان پێپڕکەنەوە و خۆیان بکەن بە خاوەنی و لێیان جێگیر بن. ئەو شەرفرۆشتنەی عەرەبی هاوردە بە جوتیارانی کوردی ئەکەن لە گوندی تەپەسەوزی قەزای خورماتووە. مەجید عەبدوڵڵا نوێنەری جوتیارانی ئەم گوندەیە بە 1964 بێت سوپای عێراق لەگەڵ ژمارەیەک عەرەبی هاوردە هاتوونەتە سەر زەوی و زارەکانمان سەرقاڵی هێڵکارین و دابەشکردنی زەویەکانمان بەسەر خۆیاندا. باس لەوە شەکات ئەوان وەکو جوتیارانی کوردی گوندەکە گرد بوونەتەوە بەڵام ئەڵێ بێسوودە چونکە ئەوان هێز و چەچیان نەگەڵا. سەر هەڵدانەوە و دروستبوونەوەی ئەم کێشەیە دوێنێ بوو. کاتێک پارێزگاری سەلاحەددین بڕیاریدا کە بە پێی بڕیاری دادگا زەویەکان بگەڕێنەوە بۆ جوتیارانی عەرەب. بەڵام جوتیارانی کورد ئەڵێن بە هیچ شێوەیەک زەویەکانمان ڕادەست ناکەین و هیچ جوتیارێکیش ئامادە نییە پەنجەمۆریان بۆ بکات. خەریکە بەشێک لە دەرچوانی دانەمەزراوی هەڵەبجە ئەکەونە ناو تەمەنەوە و تاکو ئێساش هیچ ئومێدێک بۆ دامەزراندنیان نییە. بۆیە ئەمڕۆ بۆ دووەم جار لەم هەفتەیە هاتوونەتە سەر شەقام و ناڕەزایەتیان دەربڕی. ناڕەزایەتی ئەم دانەمەزراوانە لە دژی دامەزراندنی 52 کەسە بەبێ خاڵبەندی. دڵسۆز ئەحمەد یەکێکە لە دەرچوە دانەمەزراوەکان بە 1964 بێت ئەو دروشمەی کە پێیان داوم 10 ساڵی لەسەر نووسراوە بەڵام 17 ساڵە خوێندنم تەواو کردووە بۆیە خۆم ژمارەکەم کردوتە 17 ساڵ. شان و عەبدوڵڵاش یەکێکی دیکەی دانەمەزراوەکانە بە 1964 وێت چەندین کەسمان لەگەڵەکە زیاتر لە 15 ساڵە خوێندنی تەواو کردووە بەڵام داش نەمەزراوە. لە کاتێکدا ئەوانەی لەو 52 کەسە دامەزراون هەیانە تەنیا 3 یان 4 ساڵی تەواو کردووە و داش مەزراون. ئەو 25 گەنجە کوردەی ڕێگەی پەنابەریان بەکارهێنا بۆ ئەوەی بگەن بە وڵاتێکی ئەوروپی و خەونەکانیان بەدیبێنن بەڵام ماوەی زیاتر لە مانگونی وێک بوو لە وڵاتی لیبیا زیندانی کرابوون. ئەمڕۆ ئەم 25 گەنجە هەمیان بە سەلامەتی گەڕانەوە هەرێمی کوردستان. فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکومەتی هەرێم بڵاوی کردەوە لە کاتی گەیشتنەوەی 25 گەنجەکە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەر لەوێ دکتۆر و پێداویستی پزیشکیان بۆ دابین کردوون. بە ژێری ڕاگەیاندراوەکە گەنجەکان بە سەلامەتی گەیشتوونەتەوە چونکە وەک باسەکرا ئەوان 50 ڕۆژ لە گرتوخانەکانی لیبیا وایان بەسەر بردووە کە بەردەوام دووچاری ئازار و مەینەتی زۆر بووبوونەوە. چوار دیسان بووەوە بە خێر و بەرەکەت. ئەم جاریان لە دوای بڵاوبوونەوەی هەواڵێک دایکێکی تەمەن 96 ساڵی لە سلەیمانی گەیاندە خانەی بە ساڵات چوان. چیرۆکەکە بەم شێوەیە کوڕێک کە باوکی 3 منداڵە و هاوسەرەکەی نەماوە لە 1964ەوە داوای کرد کە بەهانایەوە بچن و دایکی ببەن بۆ خانەی بە ساڵات چوان واتە کوڕی خانمەکە خۆی داوای لە 1964 کردووە. دایکەکە لە دۆخێکی سەختدا بوو لە ژوورێک دەرگای لەسەر دادەخرا. کوڕەکەی دەیوێت 20 ساڵە بە خێوی ئەکات و چیتر ناتوانێت ئاگای لێبێت. 1964 پەیوەندی بە چاودێری کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی کردەوانیش دەم و دەست چوونە ماڵەکە و دایکەکەیان بۆ خانەی بە ساڵات چوان گواستەوە. ژیار جەلال بەڕێوەبەری خانەکە بە 1964 بێت دایکەکە لەو ماڵە پارێزراو نییە بۆیە بڕیارمانداوە بیگواسینەوە بۆ خانەی بە ساڵات چوان و لەوێ خزمەتی بکەین و ژیانێکی شایستە بۆ ئەو دایکە ئاڕەخسێنین. لە بەغدا وەزارەتی پەروەردە بڕیاری داوە بە دروستکردنی 500 بینا بۆ قوتابخانەکان ئەڵێ بۆ هەموو پارێزگاکانی عێراقا. زۆر جاران لەلایەن وەزارەتەکانی حکومەتی عێراقیەوە کە بڕیارێک دەرئەچێ هەر بڕیارێک بێ خزمەتگوزاریان هەرچی بێ ئەگەر بیانەوێ کە ئەڵێ هەموو پارێزگاکانی عێراق هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە ئەگەر نەیانەوێ ئەنووسن مائەددا محافەزات ئیقلیم کوردستان بەڵام بەپێی ئەو بڕیارە هیچ باسی ئەوە نەکراوە و پێویستە
لەو پرۆژانەی کە پرۆژەی ئیتیحادی پێ ئەڵێن یاخود ئەو پارەی کە سرف ئەکرێ بۆ پرۆژانە پێی ئەوترێت پارەی حاکمیە پێویستە پشتی هەرێمی کوردستانی هەبێت. یەکێتی مامۆستایانی کوردستان پێشتر بە دوواداچوونێکی لەسەر ئەم بابەتە کردبوو. ئایا پشتی هەرێمی کوردستان لەو جۆرە پرۆژانە چییە و چی بەسەردێ بۆ تاکو ئێستا وەکو پێویست ئەو پشکە نەدراوە. ئەوم بالەبیر بێ بڕیاری دروستکردنی 500 بیناکەی بۆ قوتابخانەکان لە پارێزگاکانی عێراق لەلایەن وتەبێژی وەزارەتی پەروەردەی حکومەتی عێراق کە ئەمڕۆ بە ڕۆژنامەی سەواحی ڕاگەیاندووە ئاشکرا بووە. سەرۆکێکی مامۆستایانی کوردستان ئەڵێ پێویستە پشکمان لە هەموو بوارەکان جا ئەگەر بواری پەروەردە و خوێندن و هەر چ شتێک بێ ئەبێ پشتی هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێژە بێ کە لە میزانیەی حکومەتی عێراق دیاری کراوە 12 پۆینت قسوورە تەبعاً ئەڵێ بەڵام تاکو ئێستا هیچ شتێکی وا دەرنەکەوتووە. لە دوایین سەردانیاندا سەردانی محەممەد شیع سوودانی کردووە پێی وتووە کە بابەتێکی وا هەیە بەڵام هەرێمی کوردستان لی بێ بەش ئەکرێ ئەویش دیارە لە ڕێگەی خۆی بەدواداچوون بۆ ئەم بابەتە ئەکا. بەڵام سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان ئەڵێ وەزیری پەروەردەی عێراق ناوێ ئەو کارە بۆ هەرێمی کوردستان بکات. باسی لەوەش کرد کە پێویستە وەزارەتی پەروەردەی هەرێم خۆی ئەو جوڵەیە دەست پێ بکە پەیوەندی و گفتوگۆ لەگەڵ حکومەتی عێراقی و بەتایبەتیش وەزارەتی پەروەردە دروست بکات بۆ ئەوەی پشتی هەرێمی کوردستان لەو جۆرە پرۆژە ئیتیحادیانە بێبەش نەبێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.